بەڵە بەڕێزان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە پەیامنەرمان ڕاستی حەمامین وەرەگرین لەسەر کۆبوونەوەی قایمقامی ناوەندی سلێمانی لەگەڵ بەرپرسی فەرمانگە و یەکە ئیداریەکان و لیژنەی ئەمنی وی بزانین بۆ ڕۆژانی جەژن پلانی لیژنەی ئەمنی لە پارێزگای سلێمانی و بەتایبەت لە نێو شاری سلێمانی چی ڕاستی سڵاوی خوارد لەبێت زانیاری زیاتر لای تۆ لەسەر پلانی لیژنەی ئەمنی بۆ ڕۆژانی جەژن چییە؟ کاکدانا سڵاو لێەوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئێستادا بەرپرسانی فەرمانگە و یەکە ئیدارەکانی پارێزگای سلێمانی لە قایمقامێتی سلێمانی لە کۆبوونەوەدان لە کاتژمێر 11 کۆبوونەوەکەیان دەستی پێکردەوە بۆ بەستی ئامادەکاری بۆ جەژنی قوربانی پیرۆز و ئەو ڕێنمایانەی کە لە جەژنی قوربانی پیرۆزدا جێبەجێ دەکەن. دیارە بەهۆی ئەوەی کە ئێستاکە وەرزی گەرمایە و پارێزگای سلێمانی چەند سەیرانگایەکی هەیە کە فێنکن لە چاو سەیرانگاکانی ناوەڕاست و خواروی عێراقا بۆهۆی ئەوە کە گەشتارێکی زۆر ڕوو لە سەیرانگاکانی شاری سلێمانیەکەن پلان بۆ ئەوەدانن کە ڕەوشوێنێکی ئەمنی بگرنە بەر بۆی کە هاتنی ئەو گەشتیارانە بە بێ زیان بێت وەروها بۆی کە ڕێگا خۆش بکەن بۆ هاتنی گەشتارێکی زۆر بۆ شاری سلێمانی و بۆ سەیرانگاکانی شاری سلێمانی. هەروەهایەکی دیکە لە سیماجیاکراوەکانی جەژنی قوربان جیاواز لە جەژنی ڕەمەزان ئەوەیەکە لە جەژنی قورباندا قوربانێکی زۆر ئەنجامت دێت و یەکێکە لە سنەتەکانی جەژنی قوربان کە ئەنجامدانی قوربانیە. بە پێی ئەو زانیاریین کە دەستی ئێمە کردو زیاتر لە 5,000 سەر ئاژەڵ هاتوۆتە نێو شاری سلێمانی بە مەبەستی ئامادەکاری بۆ جەژنی قوربانی پیرۆز بۆەوەی کە بکرێن بە قوربانی و لە ئێستادا گفتوگۆ لەسەرەوە ئەکرێت کە ئەم قوربانیانە بە شێوازێکی تەندروستی تەواو بڕێوە بچێت بە سەر بڕینەکان و بۆ ئەوەی کە کێشەی تەندروستی لێ نەکەوێتەوە لەگەڵ کوشتارگاکانی سلێمانیا لە کۆبوونەوەدان و ئەوەی ڕێنمایی پێویست دەرەکەن لەسەرەوە. لە ئێستادا کۆبوونەوەکەیان بەردەوامەوە لیژنەکە لە کۆبوونەوەداوە بڕیار وایە پاش تەواوبوونی کۆبوونەوەکەیان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سازکردن و ڕێنماییەکانی جەژن ئاڕاستی هەوڵاتیان بکەن. ئەمە زانیاریەکانی لایمان بوون. ڕاستی حەمامین پەیامنەری پەیام لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.